بەڵێ بەردەوامین کۆلێژی پەروەردەی خوڕمات و لە گەشتە سەندنی بەردەوامدا و بڕیاریشە چەند بەشێکی تر لەو کۆلێژە بکرێتەوە. بە سوپاسەوە لە ستۆدیۆ بەڕێز دکتۆر سیروان جەبارمان لەگەڵ یاریدەدەری ڕاگری کۆلێژی پەروەردەی خوڕمات و دکتۆر سیروان بەخێر بیت. سپاس. دکتۆر ئەمێ لە سەرەتاو باسی ئەو بکەین کۆلێژی پەروەردەی خوڕمات و ساڵی چەند دامەزراوە و سەرەتا لە چەند بەش پێکات بوو؟ دامەزراندنی کۆلێژی پەروەردەی دروست خوڕمات و دەگەڕێتەوە بە ساڵی 2013. بەڵێ هەر لە سەرەتاوە بریتی بوو لە دوو بەش، بەشی زمانی عەرەبی لەگەڵ بەشی فیزیایە. بەڵێ دکتۆر وەک ئاماژەم پێیا لە سەرەتا چەند بەشێکە کراوەتەوە لە کۆلێژەکە ئەگە بکرێت باسی ئەو بەشانەمان بۆ بکەین. طبعاً ئێمە بە خۆشبەختانەوە ئێستاکە جگەل لەوەی کە فیزیا و بەشی فیزیا و بەشی عەرەبی لێبوو، ئێستا بەشی علومی حەیات کە پێوترێ بایۆلۆجی لەگەڵ بەشی بیرکاریان بۆمان کردەوە بۆ ساڵی خوێندنی تازە 2024-2025. بەڵێ دکتۆر بە شێوەیەکی گشتی لە ئێستا چەند بەشە کۆلێژی پەروەردەی خوڕمات و چەند خوێندکاریش؟ تێک ڕای بەشەکان بۆ ساڵی خوێندنی 2024-2025 بریتە لە 4 بەش، ئەوش بەشی زمانی عەرەبی، بەشی فیزیا، بەشی بیرکاری، بەشی بایۆلۆجی کە پێوترێ علوم حەیات. بەڵێ دکتۆر چەند ئەوانەی لە ئێستا هاوکارتانن بە تایبەت لە گەشتە سەندنی کۆلێژەکەتان؟ تەمەەن کاکاکەم ئەوانەی کە هاوکاری ئێمەن با بڵێن بۆ دروستبوونی ئەم دوو بەشە بە خۆشحاڵیەوە ئەو کەسانەی کە خاوەن سەرمایەدارن لە دروست خوڕمات و ئەرک و ماندووبوونیان کێشا بە دروستکردنی هەردوو بەشەکە، بە تایبەتی کەسانی بەناوبانگ تەبعاً ئەوە بووە هۆکاری ئاساسی بۆ ئەوەی کێشەی مادیمان نەمێنێ، هاوکارمان بوو بۆ ئەوەی بتوانین ئەم دوو بەشە بکەینەوە. بەڵێ دکتۆر ئەم کۆلێژە بە شێوەیەکی گشتی تا چەند سوودی بۆ دەڤەرەکە هەیە یاخود ناوچەکە هەیە بە شێوەیەکی گشتی؟ گومان لەوە ناکرێت کاکاکەم کە کۆلێژی پەروەردەی دروست خوڕمات و دەستکەوتێکی باشە بۆ ئەو ناوچەیە، بەهۆی ئەوەی تۆ ئێمە دیموغرافی ئەو ناوچە خۆی لە خۆیدا ناوچەیەکی ئەوە نییە بڵێ ینی کەسانی بتوانێت پەرە بە خوێندن بدەن لە زانکۆ، ئەوانەی کە لە ڕیزبەندیەکەمان کە کەسانی ئەو منتیقە کەسانێکی فەقیرن کەم دەرامەتن، ینی سوود بەخشە بۆ دروست خوڕمات و دەوروبەری زۆر. بەڵێ دکتۆر ناکۆچەکانی ڕابردوو یاخود بڵێن شەڕی داعش لە ماوەی ڕابردوودا کاریگەری نەکردوێتە سەر پرۆسەی خوێندن لەو ماوەیەدا لە کۆلێژەکەتان؟ ئەو کاریگەری نەکردووە، نا پرۆسی خوێندن بەردەوامە لەو شارە و هە لە کۆندا چۆن بە ئێستا شەڕ وایە. بەڵێ دکتۆر کێشە و گرفتەکان لە ئێستاە چی؟ کێشەی سەرەکی کاکاکامەوە بوو کێشەی عەرزەکەمانەیە، ئێمە عەرزی کۆلێژەکە مولکی وزارەتی خوێندنی باڵا نییە، مولکەیە گەڕێتەوە بۆ شارەوانی دروست خوڕمات و شارەوانی دروست خوڕمات و ئەبێ بە بڕێکی پارە بیکڕێ، ینی بی با بڵێن بیدا بە وزارەتی خوێندنی باڵا، بەڵام خۆشبەختانە پێش 2 هەفتە بۆ 3 هەفتە کتێبێک کاڕاستەی وزارەتی خوێندنی باڵا ئاراستەی جامیعەکانی عێراقی کردو هەر هەمووی ئەو مولکەی کە سەر بە وزارەتی خوێندنی باڵانیە با بڵێن سەر بە وزارەکانی کە وەکو شارەوانی وەکو دیفاع وەکو داخلیە ئەو نەوع بینایانە هەیە لە عێراق کە کۆلێجی لەسەر دروست کراوە، بۆمانی بنێرم بۆ ئەوەی بۆتانی بکڕینەوە، ینی ببێتە مولکی وزارەتی خوێندنی باڵا، ئەوە مژدەیەکی خۆش بوو. پێش 2 هەفتە بۆ 3 هەفتە کتێبەکە هاتبوو. بەڵێ دکتۆر ئیدارەی خۆجێی خوڕمات و چی کردو بۆ چارەسەری ئەم کێشەیە؟ ئەکرێ لە داهاتوێکی نزیکە ئەم کێشەیە چارەسەر بکرێت یاخود ئەبێ بگوازنەوە بۆ بینایشکە کە هەڵبەت ئەمەش گرفت بۆ ئێوە دروست دەکات بە تایبەتی ئەگەر پرۆسی خوێندن دەست پێ بکاتەوە؟ کاکاکەم ئێمە بێ لە سەرەتای هەموو شتێکەوە کەش و هەوای ئەو شارە بزانین چۆنە. کەش و شەوای ئەو شارە بریتیە لە 3 بەش، چینێکی کورد، چینێکی عەرەب، چینێکی تورکمان. ئەبێ ئاوازێک هەبێ ئەم 3 بەشە ڕێخە، ئاوازی ئەم 3 بەشە ڕێخە بۆ ئەوەی بتوانین ئێمە لە ئایندەیەکی نێزیکدا ئەو کۆلێژە ببێ بە زانکۆ. من ئیدارەی ئەو شارە لە ڕووی مادیوە تەبعاً باسی کێشەی مادیت بووە ئەەکەم، لە ڕووی مادیوە هاوکارم نەبوونە. من کاتێ کە دوو بەشە کرایەوە بەشی علوم حەیات کە پێوترێ بایۆلۆجی، بەشی بیرکاری ڕیاضیات، لژنەکە کە لە وزارەت هاتەوە دەفەن ئەگەر ڕێگان پێ بدەبان دێ لەسەرەوە بدوێم، لژنەکە لە وزارەت هات سەرەتا پێی باش نەبوو، چونکە کوالیەتی کولیەکە ئەوە ناگەێنەیە بەشی تا بکرێتەوە، کوالیەتی نزمە، جێگای نییە، قاعە نییە،
کەرەستەی خوێندنی تیان نییە بۆ ئەو دوو بەشەی علمیە مۆڵەتێکیان بە ئێمەدا ئەوەی ڕاستی بوتیان لە ماوەی 2 مانگ ئێمە لە مانگی 6 هاتە تا مانگی 8 مۆڵەتایەکی 8 مۆڵەتیاندا ئەبێ ئەو سیستەمی کە ئەویانەوێن لە وزارەتی خوێندنی باڵا ئەو دوو بەشە بەو شێوەیە بێ من کێشەی داراییمەیە پارە و شتم بە بەردەسەوە نییە الحەق یعنی ئەو کاتە من تەلەفۆنم بۆ ئەیە کرد جێگیری فراکسیۆن یەکێتی نیشتیمانی کورسان لە پەرلەمانی عێراق بەڕێز کاکەریم شکر وتم شتێکی ئاوا هەیە بە الحەق دەستخۆشی دەکەم پاڵپشتمان بوو وتیجا چیت پێتان باشە ئەوە بکەن ئیتر ئەوە بوو من بە شەخسی خۆم چوومە ناو لە تۆم بڕۆکو پۆم باس کرد لە سەرەتا ئاماژەم بەوەدا کە ئێمە لە سێ بەش پێکاتون عەرەب و تورکمان و کورد من دابەزم بۆ ناو بەشە کوردێکە یعنی با بڵێن بە الحەق زیاد لە حەد کەسانی و شەخصانی و دەڤەرە هاوکارم بوون بە زووترین کات بە 2 مانگ و دەڕۆژ تقریباً کۆتاییمان پێنا لەگەڵ تەبعاً بێگومانە بێ بەشتە بیر نەکەین برایانی تورکمان شاوکارم بوون یعنی بۆ ئەوەی ئەم دوو بەشە بکرێتەوە ئێستا ئێمە توانیمانە با بڵێن لە 1970 گەیوێتە نەتیجەیەکی باش بەپێی ئەو کتێبەی کە هاتەوە یعنی پاڵپشتمانە بن ئینشاءالله حکوومەتی خۆجەی دووس خورماتوو بۆ ئەوەی بکرێ بە زانکۆ یاخود بۆەوەی ئارزەکە تەحویل بکرێت سەر وزارەتی خوێندنی باڵا بەڵێ ئێمەش دکتۆر بەیوان لە داهاتوێکی نزیکام گرفتە چارەسەر بکرێ دکتۆر باسی کوالێتیت کرد ئاستی خوێندن لە کۆلێژەکەتان مامۆستای پێویست هەیە بۆ بەشەکان ئێستا من ئەوەنە ئاگام لێ بێ ینی لەم 2 ساڵە لە 2023 با بڵێن تا ئەمڕۆ حکوومەتی فدرالی عێراق هەڵساوە بە دامەزراندنی هەموو بڕوانامەکانی ماستەر و دکتۆرە خۆشبەختانە ئێستاکە من کاتی خۆی لە 2019 و 8 و 7 و تاکو 20 هەردوو بەشەکان بریتی بوون لە 12 مامۆسا ئێستا خۆشبەختانە نێزگەی هەفتە مامۆستامانەیە بەڵێ دکتۆر بەشی تازەکراوەتەوە پێشتر باسمان کرد بەڵێ داوای مامۆسای ترتان نەکردو هەڵبەت لەگەڵکردنەوەی هەموو بەشێک لە کۆلێژەکان ئێوە پێویستان بە مامۆسای زیاترە بێت بەڵێ کاکەکەم خۆی ئەوە بە لە ڕوون بێ ینی وزارەتی خوێندنی باڵای عێراق وزارەتی خوێندنی باڵای هەرێمی کوردستانیش هەندێ پێداویستی هەیە و یاسا هەیە کە بۆ کردنەوەی بەش ئەو بەشەی کە ئەیکەیتەوە یەکەم یاسا یەکەم ڕێنمایی لەو بەشە ئەبێ ئەو بەشە بریتی بێ لە 5 مامۆسا ئەم 5 مامۆسای ئەبێ دوانیان یاریدەدەر بوون یاریدەدەری مامۆسا یاریدەدەر بوون ئوستاد مساعد ئەبێ 2 مامۆسا لەو بەشێک کە ئەکرێتەوە ئوستاد مساعد بوون با دوانەکەی کەسیانەکەیکە هیچ کێشە یەگەر مامۆسا بێ بەڵام ئەوە شەرتە تەمەەن ئێستا من لەم کات و ساتە هەمە لەبەرەوەی 2 بەشیان شەبووم کردەوە مامۆسای پێویستم هەیە بەڵێ دکتۆر سیروان لەسەر ئاستی توێژینەوە بەحث کۆلێژەکەتان لە چه ئاستێکدا ئەو توێژینەوانە لایەنە ئەکادیمیەکەی باخی تەواوی پێدراوە و ئەتوانرێت لە زانکۆکانی جیهان بناسرێت هەڵبەت ئێستاش نەبێگە لە داهاتوە بێ لە ئێستاە پشت بەخۆیانی بەڵێ هەرچەند خۆی لە دایکبووی تازەیە بەڵە پشت بەخوا یعنی لە ئاسێکی باشایە ینی مامۆسای وامانەیە ئێمە پێڵێن توێز لە بواری سکۆباس نێودەوڵەتی QR پێوترێ مامۆسای باشمانەیە خاڵی باشی هەیە لەو توێژە خاڵی باشی بەدەستێناوە ناوخۆیشمان هەیە وەکو دەرفەتم بیتە من لەگەڵ بەتەمایە لینکێ دروستکەم یاخن کۆمنیکیشنێکم هەبێ لەگەڵ زانکۆکانی هەرێمی کورسان لەم هەفتەیە هاتمە سەرخەت لەگەڵ زانکۆی سلێمانیە لەگەڵ زانکۆی هەڵەبجەیە بۆ ئەوەی هەماهەنگیەک هەبێ لە گۆڤارەکانماندایە بەڵێ بۆ ئەوەی توێژی ئێمە لە زانکۆی سلێمانیوانی بڵاو بگرێتەوە هەند مامۆسایانی زانکۆی سلێمانی و هەرێمی کورسانیش لە لای خۆمان بڵاو بکرێت بەڵێ کاتە دکتۆر بە شێوەیەکی گشتی پەیوەندیتان لەگەڵ زانکۆکانی هەرێم چۆنە زانکۆی سلێمانی بێت سەلاحەدین بێت ئەمە تا چەند گرنگی هەیە بۆ بەرەوپێشچوونی بەشەکانتان ئێستا تازە دەستمان پێ کردەوەی ڕاستی بێت تقریبان هەفتەیەکە بێ پەیوەندی وشتم کردووە بۆ ئەوەی ئاڵوگۆڕمان هەبێ ئاڵوگۆڕی زانستی لە بواری تایبەتی علوم حیات ئەم بەشانەی کە سوود بەخشن هەم هەرێمی کورسان سوود بەخشەوێ هەم ناوچەی دووس خورماتوو سوود بۆ کۆلێژی پەروەردەی دووس خورماتوو بەڵێ دکتۆر تا چەند خوێندکارانی دەرەوەی خورماتوو بەڵێ سوودمەند دەبن و یاخود لە کۆلێژەکەتان وەرەگیرن دەرەوەی سنووری خورماتوو کاکەکەم وەکو پێشەکی وتم من ئێستاکە بێ ئەو دوو بەشە 930 تەلەبەم هەیە
930 تەلەبە بە بەشی زمانی عەرەبی و بەشی فیزیاوە بە هەر چوار قۆناغەکەی خوێندنی هەرسێ بەیانیان پێکاتەکە دکتۆر تورکمان و عەرەب و کورد تورکمان و عەرەب و کوردوەک و ناوچەی دووس خورمات و بەڵام من لە شارەکان تروامە من لە حلە هەما من لە کووت هەما من لە جنوب هەما لە بەغا هەما لە کەرکووک لەنی هەموو شارەکان عێراقم لایە بەڵام تێکڕای خوێندنی بەیانان و ێواران کە بریتە لە هەر چوار قۆناغەکەی فیزیا و عەرەبی بریتە لە 930 تەلەبە دوو بەشی تێم بۆ کراوەوە گومانیتیان نییە یانێ تەلەبە مەچۆتە سەروی هەزار تەلەبە لە هەموو ناوچەکانی عێراقی لەیە لە جنوبەوە لێتی لە منتەقەی غەربیە لێتی لە کەرکووک لێتی لە هەموو منتەقانی عێراقم بەڵێ کەواتە لە دەرەوەی خورماتوش خوێندکارتان هەیە لەگەڵ بەشە ناوخۆی کێشەتان نییە کێشەی ئەو خوێندکارانە لەکوێ ئەمێننەوە کاکەم کێشەی بەشە ناوخۆی و پێک و پێم وت من ڕێنمایەکمە لە وزارەی خوێندنی باڵاوە من تا بینایی تایبەتم نەبێت ناتوانم بەشە ناوخۆی بکەمەوە ینی تۆ بەشە ناوخۆی ئەوەی تۆ جەنابت ئاگات لێ بە بەشە ناوخۆی پێویستی بە کۆمەڵێ بەند هەیە ئەو بەندانەش بریتین تۆ کە بەشە ناوخۆیت بۆ تەلەبە دامەزران یاخۆت بەشێکت بۆی جێگیر کرد ئەبێ سیکوریتی هەبێ ئەمنیەن ئەبێ چاودێری هەبێ وای ئەبێ دوو بەش لە مراقبینم هەبێ ئەمانە هێشتا بۆ من جێبەجێ نەکراوە بە هەموو ئەو هۆکارانەش دەگەڕێتەوە بۆ عەرزەکە چکن کە عەرزەکە ترخان کراوە سەر وزارەتی خوێندنی باڵا ئەو کاتە من ئەم پلانە دەبڕم بۆ بەشە ناوخۆم بۆ بکرێتەوە هەنگکچان بەجێ هەم کوڕان بەجێ ئەو کاتە ئیشاڵڵا خێرە بێ بەڵام ئێستا لە ئێستادا نابخۆ بەڵێ باشە دکتۆر ئەگەر ئەم کێشەی مڵکدارێتێت لە ئێستاە چارەسەر نەکرێت پلانی بیتان نییە چۆن سات ئەو کێشەی مڵکداری ئەگەت لە ئێستا چارەسەر نەکرێت پلانی بیتان نییە یان بۆ داهاتوو چیەکەن هەڵبەت ئەمە چەند گرفتێکی لەکەوێت وەک پێشتر خۆت باست کرد من پێشتر ئەوەم باس کردووە بێگومان کێشت بۆ دروستە بێ چونکە تۆ بتەوێت نەتەوێ من وای ئێستا ئەم ساڵ وابووم بە چوار بەش وەکو پێشتر ئاماژەم پێدا من خەڵکی باشی دووس خورماتوو بە تەبعاً بە سوپاسەوە باسییانەکەم توانین هاوکارم من ئەو دوو بەشە بکەمەوە چا من ساڵێتتر تەلەبەم بۆ زیادە بێ ئەگەر هاوکارم نەبێ حکوومەتی کێشی عەرزەکەم بۆ چارسەکەم تاکید بە ناتوانم بەڵام شتێککە لێرایە ئەوەی باشە ینی ئەو کتێبە کاتووە ئیشاڵڵە بە زووترین کاتەوا بێ ئەمە لەوەیە بە زووترین کاتەوا بێ ئیشاڵڵە ئێمەش بە هیوای منیش بەش بە حاڵی خۆم ینی لەگەڵ مدیوری بەلەدیەی دووس خورماتوو ئەوە تەندەرێک بەڕێوە یا ئیشاڵڵە بینای تعلیمیتە ینی وعدیەوەی پێداوم کە بینای تعلیمی بۆم دروستکە بۆ زانکۆی دووس خورماتوو ئیشاڵڵە هەرچەند ئێستا کۆلێژە ینی بۆ داهاتوو باسەکەین ئیشاڵڵە ئێمەش بە هیواین دکتۆر ئێمە باسی زانکۆکانی هەرێمی کوردستانمان کرد پەیوەندیتان لەگەڵ وەزارەتی خوێنی باڵای هەرێم چۆنە ئێمە لە پێشتردا وەکو زانکۆی تکریت باباسکەین یعنی ئێمە بۆەوەی ئەو سەر بە زانکۆی تکریتین ینی ئەتوانم بڵێم ئەوە هەیە ینی ئێماسە مناقش ئەوانەی کە تەلەبەی دکتۆرا و ماستەرن ینی توێژێک دێت لە جامعەکەی تکریتەوە مناقەشەی بابەتەکە داوەتەگرن بۆ مناقەشە بەس وەکو وزارەت منەوە ئاگام لێ نییە کە پەیوەندی هەبێت نێوان وزارەتی خوێندنی باڵا وزارەتی خوێندنی باڵای هەرێمی کورسان بەس ئەگەر ئەوە کۆنێکتێک هەبووە لەو بێنە یاخۆت بڵێن لینکێک هەبووە لەو بێنە جا هیچ کێشەیە نەبوو تەلەبەی کەلار بۆ لای من باتایە تەلەبەی سلێمانی بۆ لای من باتایە تەلەبەی هەولێر بۆ لای من باتە بۆی ناچم یعنی لینکێک هەبێ لەو نێوانە بەڵای دکتۆر ئێمە هیوای سەرکەوتنتان بۆ خوازیین سوپاس کە ڕاستەخۆ لەگەڵمان بوون سەرکەوتوو بن دووبارە سوپاس بۆ خۆت و هابرادەرانی پشتیوەی کامیرە و کورساتی